بەرحاڵ ئەو بابەتە زۆر گرنگە. فازڵ یەکێک لە مجریمە گەورەکانی کووردە بڕوا بکە ئەگەم ماڵی مەسعود نافسیبی لەبەرەوەی مەسعود لە شێستەکانەوە پاراستنا تا ئێستا زەلامە کوژی و بڕیاری کوشتن دەدا و هەموو جەریمەچی کردیە. فازڵ میرانی لەو خراپترە بڕوان پێ بکە. دەسەڵاتی مەسعودی هەبایە دەقات خراپتر دەبوو. کرەوە 4 ساڵ بۆ بەرپرسی باڵای بادینان 400 کەس بە ژمار هەیە بە ناو هەیە کوژایە 165 لۆ هەفتای بەس فازڵ میرانی کردیت. جگە لەو هەموو دەست درێژیە کورە هاوڕێیان 4 کەس هەبوونە لە بادینان سەرپەرشتی پاراستنیان کردیە. ئەو جعفەر ئیمێچیە بۆ زانیاریتان، قادر قاچاق، حەمەد عەلی کەس مەسئولی گومرجی برایم خەلیل، فازڵ میرانی. بەس لە ئاکرێ 17 کچیان دەستدرێژی کردە سەرێک کوشتیشان بنەماڵە شەریفەکان بنەماڵەی تەسلیم پارتی نەبووینە. دوایە کوشتیشان گوتیان لەش فرۆش. بەس لە ئاکرێ 17 ناو هەیە جگە لە هەموو دوهۆچێ. فازڵ بەو 4 ساڵەی بووە ملیاردێر و ئاوکات بە سەدان کەسی کوشت و کوشەی درۆڤ ئاکری، زەکی ئامێدی، ڕێناس، نەزیر عومار، ئەبوو نەسیر، زۆر ئەو دوسێ سەرۆک عەشیرەتەکەی پارتی تەسفیەک بەرێم هەموو حزبەکانی هاوڕێیان بوورن. یانی ئەمە سروشتم وایە برادەرێک ناڵێم دارەکەی تژ دەری مەکۆخە کاکە دێتن چ بکەم یعنی خۆ بەدەستە خۆم نییە هەر ئەوەندەیە یعنی لە جەوەک بم ناکۆخم بەس یەقیت زۆر قسە بکەم ئیتر دەست پێ دەکا و سروشتەکە بەس خۆشم فەعس کردی هیچ شەهرم نییە. هەموو ساڵێک 2 ساڵ خۆم بیسیک دەکەم واتە فەعسی ساڵانە هیچ نییە. هاوڕێیان فازڵ لە هەفتاوە ئەنداملقی مووسڵی پارتیە بە دەردی مەکی ئامێنی لە هەفتاوە لۆ ئێستا یەک خێری لۆ کورت نەبووە 51 ساڵە بەس لە هەفتاوە دەڵێن دەستی بەدزی کردیە. لە هەفتاوە دەستی بەدزی و شەهوەت بازی ینی سکس کردیە. 51 ساڵ ببوورن. ساڵی دوای ئاژبەتاڵ دەستە ئەمریکای لە ویلایەتی ناشڤیل ویلایەتە وازانم ناشڤیل لەوێ ئیقامەی وەردەگری هەتا هەفتاوە لێو دەبیت ئادێتەوە بەگەر پارتی قیادەی موقەتە و نازام چ دەکەوی و ئیتر جار بەجار 2-3 ساڵ لە شاخ بووە تا ئەنە شاخش دەرن هەر لە ڕاژان بووە قەت ناوچیا و ئەوەی نەدیت یان لە ئێران زۆر شەیتان بووە لەش هەر دەستی لە بلەبانە لە قسە ئاەتەی قورئانی ئەوە بەڕاست ئەو ئاەتە ئەوەی باس بکەین کاک مەکیۆکو گوتی ئەوە حەزی زۆر لە ژنەک بوو هەرچەندی دەکرد نەیدەتان بیگاتێ هەستا چی کرد لەگەر ژنەکەی چتە ماڵیە خۆی کردیە چتە ماڵی کابرای لە نیوەی قسان بە ژنەکەی گوتیکەوی چاوی لێ بەگوتی ئەم دەمێ نوێژ بکەم دەتوانی بەیجێی نوێژم پێ پیشاندەی بەسە تا قسەی لەگە بکە قۆرم ساخ هەرێوەڵە گوت دەمێ نوێژ بکەم دەتوانی بەیجێی نوێژم پێ پیشاندەی و بەرمارەکەم لۆ بینی بەرماری پێ فازڵ میرانی لە 76 کە چتێنرێتە 79 لە ویلایەتەی بە ماڵ و منداڵەوە تا ئەندوو کچی هەبووە لەگە دوو کوڕەکەی هەردووشی خاوەن پێداویستی تایبەتن بەداخەوە خاوەن پێداویستی تایبەتن لەبەرەوەیان ئینسانن خاوەن پێداویستی تایبەتن نۆرماڵ نین ئەوانە پێویستیان بە ئاسیستێنتە کەچی ئەو دەماغ سزا فازڵ میرانی چۆ ژنی لۆهینایە ژن جارەکەیت کەش باسم کرد ئێستاش دەڵێم کەسانی وەکو فازڵ سکرتێری پارتیەکی گەورە و گرانن داڕێژەری ماوەیەک ئیمپراتۆریەتێک بوو لە بادینان کو کۆسرە لە هەولێرە بوو ئەوش ئاوا لە بادینان کولفی کۆل بوو بۆیە ژیانی ئەوانە هیچ پریڤات نیست حکمی وڵاتێک دەکەن نموزەجێکیوان وەکو ئەوەی گوتم چۆن جۆن مەکی لەگەر سارا بالی بەورن سارا بالین دۆڕا لەسەر ئەوەی کان ئەوە خێزانی خۆی پێ بەڕێوەناسی تر بزان فازڵ میرانی چۆ ڕەفتار دەکاتن لەگەر ئەوە چووە ژنی لۆ کوڕەکەی هینایە کوڕەکەی عەقڵی تەواو نییە کات ئەمە بە هەموو ئەوانە دەگوت دەرێن خاوەن پێداویستی تایبەتی کوڕەکەی ڕۆژە گوتی حەزم لە فیلمی خلایە سکس وەڵا ژنەکە شتی و لەگە دوو پیاوان سکسی کردیە و بە کوڕەکەی پیشاندا وتی فەرمووە ئەوە فیلم ئینتقامی ئیلاهی یان کارامە و یکاندە کەشکەکە باوەڕوێ ئەو فازڵە کەس نمان دەست درێژی لۆ نەکات
چۆن بووکەکەی ئەوە بەناوبانگە بڕۆن لە ناو پارتێکە هیچ شۆف ئەوە عەقڵی فازڵیە ژن لە بۆ کوڕێکی بینی کە خاوەن پێداویستی تایبەتە هاوڕێیان فازڵ لە نۆهەت کچەکەی لە دەستی هەردێت هەردێ ئێستا لۆتان باز دەکەم لۆ هەردی کەچی فازڵ چ دەکا ئەوە ئەمە لە کوردستان دەیانگو بە دوو ڕەشە کەتێک کە ڕەش ئینسانن وەکومە ینی دووبارەی کەمەوە ڕەش ئینسانن وەکو ئێمە من لە ئەفریقا لەدایکما وا دەرەچوو وەکو چۆن بلال عەبەشی خەڵکی عەبەشە بوو ڕەش دەچوو لە موسڵمانان زۆربەی سەحابەکانی ئەو دەمی ئیسلام ڕەشن و قابلی چاوشین و پرزەر نەبوونا لە گەرما لەدایکبی ڕەش دەبی لە سەرما لەدایکبی سارد و سڕ و موز ئەوە زەرد و ئەوە دەبی بڕواکە هەڕیانە گشت پێ بڵێم لێرە لەو وڵاتە سویدەی کە سادا ڕەشەکان سپێشی زۆر توانیان لێ دەردەچی ئێستا ئەو دەنگۆیانە زۆر هەبوو کەەوە من لە بە هەندێک درێمێن زۆر دارین کاکەڕاش کو با بە ئینسان وەکو من لە ئەفریقا ما ئەوە دەبووم ئەی با ئەو ڕەگەس پەرستایەتیە و ئەوەیە لە داخی بابی هەڵاتێ لۆ لەبەر ئەوی فازڵ میرانی برادرەشی هەبووە ناوی حەسەن میرانی بووە ئەو حەسەن میرانیە لە ناو ماڵیان بە زۆربەی کات کە فازڵ چتەوە هەوڵی دایە دەستدرێژی بکاتە سەری وە کچەکە تەلمێحی دایتە بابیش ئەوە بەپێی ئەو زانیارە هاوڕێیان مەکی ئامێدیە من قسەم لەگە کرد و دڵنیام لە دەقیقی هەواڵەکانی چکە ئێمە دەزانین لە چی وەرگرتی و چۆنە بابی خۆی لە جێریدایە ئەزانن بۆ لەبەر ئەوی فازڵ میرانی هاوڕەگەس خواست بۆ لەگە ئەو کابرایی کچەکەی لە نامەی لە بۆ برادرش خۆی کە هەر هاتێ گوتیتی ئەمن بابم لەگە ئەو کابرایم دیتیە کە هاوڕەگەس خواست بووە و خەڵکیش کەش ئەوانەی دیتیە ناوی حەسەن میرانی بووە دیارە هاوڕەگەس خوازش ئەوروپای نیوەی کوردی برم بەشێک لە ئەوروپیەکان هاوڕەگەس خوازن ئەو کۆمەلگای دیموکراتی هونەرمەندەکان ئەدیبەکان نووسەرە دیارە هاوڕەگەس خوازن لای من وەکو خەڵکی کوردستانی ئەو چاوە ئینسانە من پێم ناتوریان شتەی ئەوەیە بەڵام ئینسانە لە خۆی ئەوەیە لای ما ئێستا ئەوە گرنگە لە ئینسان خیانەت نەکە بەڕاستی تاڵانچی نەبی جەریمەی گەورە نەکات ئەوی تر ژیانی تایبەتی خۆیەتی من پێم خۆش نییە بەڵام خەڵکە دەیکا ئەو ژیانی تایبەتی خۆیەتی چ زلکەک لەبەرەکە چ ئەوە دەکە ئەوە گفتوگۆی لەسەر دەکرێت لە ئەوروپاش بۆ زانیا یەکلا نەبیتەوە ئەو مۆزوع ئەها هەموو یاساکانیش تازەیە لەو ئەوانە بەڵام فازڵ میرانی ئەو شتە بووە ینی بپرسن خەڵکی ئەمریکای کۆن هەموو دەزانێ کچەکە گوتیتە من ئەو کابرایە دەستدرێژیم دەکات سەرێ و بابیشم زۆر ساقیتە بە پێی ئەوەی هەراتێ لە بەردەستی بابی لەبەر ئەوەی تەلمێحیشی دایدە بابی ئەوە بووە فازڵ میرانی لە جیاتی پینەی کاساچی کردیە تازی لەدانەوەتی وەڵا خۆی کوشتە سەد سری ناشیف خۆی کوشتیە لەسەر سری ناشیف ناشفیل ببوورە ولادی ناشفیل هەفتە ئەجا دەرێن هەموو پارتیە کۆیلەکە چوینە تازەی کۆتایی نوت بوو ئەوە ڕوویدای هاوڕێ دەستیان بە گریان و پرسە و ئەوە کردیە و فازڵ خۆی ئێدز کردیە وەڵا کچەکەم ڕۆیە و برم مرد خۆی کوشتێ لەسەر سرەکەی و سیارەکەی بەجیمایە و یەک هەفتە پۆلیسی FBI بە فازڵیان گوتیە خۆی نەکوشتیە خۆی لە تووشارتەوە لە بۆ شنیە تاقیبی بکەی ناوی خۆشی گۆڕیە ناوی خۆی نایە وازم فراتیشکە فراتیشکە فەیسبووکی هەیە ئەگە دەرێن دوالوتان دادەنێن کۆمەڵک زۆر ڕسمی کۆن و نوێشیدانەیە ڕەنگی ئێستا جێشی لەو قسانەی ئێمە بیت بڕۆن لە خۆتانە کوردی ئەڵمانیاش ئەوەش نیشانەی چی هاوڕێیان کە ئەوانە کچی خۆیان لە بەردەستیان بەرگە ناگری و دوو برای خاوەن پێداویستایە خشکەشکەشی هەیە شووی کردیە لە هەمووی سەخافەتتر دایکی ئەو منداڵانە خێزان یەکەمی فازڵ میرانی نەخۆشکەتیە $1 پێویستیە لە 93 ئەو فازڵە پارەی نەدایتی پارەی نەدایتی داچتار منداڵتی لێشی زیان نەبوویتەوە ینی خەڵک لێرە لەبەرەوەی داچ سار منداڵتی پارەی $1 بۆ نەشتەرگەری کردی نەیدایتی تا مردیە هاوڕێیان فازڵ میرانیەک عائیلەکەی خۆی وای لێ دەربچی سکرتێری پارتێکەچی یەکێک لە سیاسەتمەدارەکانی کوردە لە وەفدی مفۆزات ماوەیەک دهۆشی لە دەست بوو
ئێستاش سکرتێری پارتیە و قوتبەچی گەورەی پارتیە کە پارتی حاکمە ئەوە عائیلەکە خۆی پێ بەڕێوە نەچوو ئەوە عائیلەکەی ئەو فاسقەی لێ هەموو لە دەستی هەراتینە ئەو دوو کوڕکشی خاوەن پێداویستی تایبەت نەبوونە هەرداهاتن خێزانی خەڵکیشی من لە یوتۆبەکەم هەیە خێزانی خەڵکیشی داگیر کردیە جگە لەو هەموو دەست درێژیە کردیتە سەر خەڵک ئەوە یەشێک لەوانەیە بە سەدان کەسی کوشتیە خەڵک لە سێ کەسی ئەمری ئەدامی لۆ دەرەچی ئەوە لە بادینان جەلاد بووە ئەوە حاکمی کوردستانە بەجددیمە ینی ئەوە کارەساتشکەیە ئێمە کە باز دەکەین و ئەڵقەی داهاتوو هەوڵ دەدەم کە زانیارانە مەکی ئامێری بەتەمایە بۆ باز بکەم بۆتان دەکەم چۆن فازڵ میرانی لە داوی FBI ڕزگاری بووە زەلامیان کوشتیە فازڵ و سەروی فازڵ من هەمووی باز ناکەم لەبەر ئەوی زانیارەکان ئیوانە چۆن هەڵاتە کوردستان بۆ بەڕێککەوت قوتار بووە ئەگەنە فازڵ لە ژۆرێ بوو ئێستاکە لە کۆڵ ئەو بەڵایە دەبووینەوە بەڵێ هاوڕێیان ئەوانە حاکمی کوردستان نەحەقی فازڵیش نییە لای مەکتەب سیاسی چیتی گوتبی من بۆ خۆم لەگە پارتی نابم